لە ساڵۆنی کوردستانی نوێ بە ئامادەبوونی کەسوکار و هاوڕێ و ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیرانی شاری سلێمانی یادی 8 ساڵەی کۆچی دوای ڕۆژنامەنووس و نووسەر و وەرگێڕ و پارێزەر ئازاد سدیق کرایەوە. سەرەتای یادەکە بەوەستانی دەقیقەیەک بۆ گیانی پاکی ئازاد سدیق و شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان دەستی پێکرد. پاشان فیلمێکی دیکۆمنتاری لەسەر ژیان و کار و چالاکیەکانی ئەو ڕۆژنامەنووسە پێشکەش کرا. ئازاد سدیقی ڕۆژنامەنووس لە ماوەی تەمەنیدا لەناو دەستگاکانی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتی کردووە بەتایبەت لە کەناڵی کورسات. بۆ ماوەی چەند ساڵێک لێبسراوی بەشی هەواڵی ئەو کەناڵە بووە و لە شاشەی کورساتەوە لە ڕێگەی گەیاندنی هەواڵ و زانیاری خزمەتی هاوڵاتیانی کردووە. هەر لە یادەکەدا کتێبی خەمەکانی شار کە لەلایەن ئازاد سدیقی کۆچ کردووە نووسراوە بەسەر ئامادەبووانی مەراسیمەکەدا دابەشکرا. لە کۆتاییشدا وتاری بنەماڵی کۆچ کرد و خوێندرایە و سوپاسی سەرجەم ئەو کەسولایەنانەیان کرد کە یادی 8 ساڵەی کۆچی دوای ڕۆژنامەنووس و نووسەر و وەرگێڕ و پارێزەر ئازاد سدیقیان کردەوە. بەڕاستی زۆر دڵخۆشم ئەمڕۆ بە میاردکردنەوەی و سەربەرزم و جێی شانازیە کە من کچی ئازاد سدیقم ڕۆژنامەنووسێکی ئازا و بوێر و سەرکەوتووکە ئەمڕۆ یادیەکرێتەوانێ کە یەکێک بۆ لەو ڕۆژنامەنووسە دەگمەنانەی کە ڕەخنەی گرتووە بوێر بووە هەروە گۆشەیەکی ڕۆژانەیە بووە کە بە بەردەوامی ڕۆژانە بڵاو کراوەتەوانێ کە لە مدەیە کە ڕەخنەی گرتووە کە ڕەخنە بوونی نەبووە هەروە ئەوە بوێریکی زۆریەوە تەنانەت ڕەخنە لە کەسایەتیە سیاسیەکانی ناو حیزبەکەی خۆ بگری کە بەڕای من ئەمەش جۆرێکە لە دڵسۆزی بۆ ناو ئەو حیزبەی کە ئەو شوێنکەوتووی بۆ کاری تیا کردووە. ئەمە پێی بڵێم زۆرم خۆشەویت و زۆر جێ شانازیمە کە لە هەمان ئەو شوێنەی کە تۆ لە سەرەتاکانی کارکردندا دەست پێکرد من لێرە ئیشەکەم و سەربەرزم کە کچی تۆ.